نوێژ بە کۆمەڵ. ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ زۆر گرنگە. ناشێت بە هیچ جۆرێک پشتگوێ بخرێ. ئێمە لە مەسەبی جەمبەلی نین، بەڵام تێڕوانینی ئیمامی ئەحمەدی کوڕی جەمبەل بۆ نوێژی بە کۆمەڵ شایانی تێڕامانە. ئەو بە کۆمەڵ ئەنجامدانی نوێژ بە مەرجی دروستی نوێژ دەزانێ. تۆ بڕوانە پێشەوایانی پێشینمان لە شوێن کەوتوان چەندە گرنگیان بە نوێژی بە کۆمەڵ داوە. سولەیمان کوڕی مێهران بە درێژایی 70 ساڵ هەرگیز تەکبیری دەستپێکی نوێژی لەدەست نەچووە. بۆ 70 ساڵ داگەر کاتێکیشی نەکەوتۆتە قەزاوە. یەکێکی تریان بە درێژایی ژیانی بێجگە لە ئیمام پشتی کەسی نەدیوە. سەروەرمان بۆ دەربڕینی گرنگی نوێژی بە کۆمەڵ دەفەرموێت زۆر جار لە ناخمەوە دێت یەکێکیان قامەت بکات و یەکێک بێتە پێشەوە ئیمامەتی بکات و منیش بڕۆم ماڵی ئەوانەی نایان بۆ نوێژ بە سەریاندا بڕوخێنم. بەڵێ نوێژی بە کۆمەڵ زۆر گرنگە. گەر من لێتان بپرسم لە ژیانتاندا چەند نوێژتان بە تەنها و دوور لە کۆمەڵ ئەنجام داوە؟ ئەوە ئەگەر وەڵامەکەتان لە دە نوێژ زیاترە وەڵام مەدەنەوە عیبەیە لە بەرامبەر خوادا. ئەو دە نوێژەش دەبێت لە ڕێدا یان لە فڕۆکەخانەدا بووبن، واتە کاتێک بووبێت کە دەرفەتی ئەنجامدانی نوێژەکەتان بە کۆمەڵ بۆ نەڕەخسا بێت. ژیان دەبێت بە گوێرەی نوێژ ڕێک بخرێت. هەروەک ڕۆژمێرێک دەبێت نوێژ باڵ بەسەر هەموو ساتێکی ژیانماندا بگرێت. بناغی ڕۆژمێری ڕاستەقینەی ژیان دەبێت لەسەر نوێژەکان بنیاد بنرێت و بنووسرێتەوە. کاتەکانی نوێژ دەبێت بەردی پایی کارەکانمان بن. کارەکانی دی دەبێت بە گوێرەی ئەو پایانە ڕێک بخرێن. کۆن کە خەڵک بەڵێنیان بەیەک بدایە بۆ کارێک دەیانوت پێش نوێژی بەیانی دوای نوێژی نیوەڕۆ. لە قورئانیشدا جەخت لەسەر ئەمە کراوەتەوە و دەربڕینانێک وەک دوای ئەنجامدانی نوێژ کە هەستان بۆ نوێژ کە ڕاوەستان بۆ نوێژ بەکارهێنراوە و شتەکانی دی بە گوێرەی نوێژەکان ڕێکخراون.